چاومان نتوانێ قەساب دڵمانە میران تەکسی هەمووی بە خۆشیمان دۆکاوانیە دەرێ خۆشنا تەکسینە خەمی دووریت نابڕێ لەسەر دڵم بووتەگرێ دڵم وا لە سووتانە دەکوڵێ وەکو ئاگرێ بە ئاواتی ئەو ڕۆژەم چاوێکم لێ داگرێ هەردوو کچۆکی دەشێنم هەرکەس ببتە ڕێگرێ هیچ کەی سنیا بتبینی بەتوانیت بەرگە بگرێ بۆ میران خۆشناوە ئیحتیرازم لێ نەگرێ چون ئیشی تەکسی دەکا میران خودا بتگرێ هەتاکو یەک ژن هەبێ بۆ سەلامێک ڕاناگرێ چیژێک سەڵاوی بۆ منار دەیگۆوا لە لەندەنم ئەسڵی سلێمانیم چیژە کوردی ڕەسەنم هەی دەیگۆ گەلێ خەمچینم چونکە دوور لەوە تەنم شەوان بەگی تارەکەم ئاواسی غەمداشەنم کامێرای بۆم کردەوە کەسی یاسای بادەنم دەیگوت من لەو غوربەتەی بێکەسم بێخاوەنم سەید چەند خۆش بولامبی دەرمات بکەی گەردەنم ئەمنیش جوابم دایەوە لە ماڵێ مەوڕابنم چەند خۆش بوو کە لە لامبی دوگمەی سینگت دابکەنم هەی دوگمەی سینگت دابکەنم دەڵێ دانی عاشقتم موالیدی 2000 بەکردار نایسەلمێنێ تەنیا قسەی سەرزارە نازانم هۆکار چییە ئەلەم ژیانە بێزارە دووری دوێرانی کردم ئەو دڵم پڕ ئازارە بۆ میران خۆشناوە دوژمنت شەرمەزارە بۆ میران خۆشناوە دوژمنت شەرمەزارە تەکسی نیسانی پێیە لە کچ و ژن بێزارە هەرکات زەنجی بۆ بکەی هاندەکەی ئینتزارە لە پاش ئەو گەحدەیە بڕۆ میران وا لە بازارە سوتام لە دووری تۆ دڵت بە چێوەیە گەرچی مەجبوری تۆمە و غەمبارم بەو شێوەیە هەی هەزار خۆزگەم بەو کەسەی کە جیرانی ئێوەیە باڵای تۆکەی قابینی ئەو شێدەش بڕێوەیە مەعاڵە دەرباسم بێ دەمرم لە چوارچێوەیە وامزانی ژیان بۆ من خۆشی و شادی پێوەیە خۆشی و شادی و تەمانم بەهاری بەڕێوەیە نەمزانی هەردستانە هەر بەبروو کڕێوەیە لە خۆشی کاک میرانی وادەی لێم بەو شێوەیە شێت و دێوانەی کردوم یارم میران بەو بەژنە شێتی کردومە یارم میران بەو چاو بەژنە من بەبێ تۆ هەڵ ناکەم دا بگاڕێوە ڕێژنە میران خۆشناو هاتووە ئەمڕۆ کە بۆ تەلێژنە من دۆکاوانی دەڵێ حەزی لە بێواشنە جەژنی قوربان هاتەوە تۆش بیکە بە دوو جەژنە بازارم وەک تۆ نییە بەشم بەس پیرێژنە
بێوەفا لە دەستێوە بڕواب کە جەرگم کورد بوو لە دەستی بێوەفایان ژیانم سەراو بن بوو هەی ڕۆژی خۆش نابینمەوە خۆشی لە من حرام بوو ئەو کەسەی هەموو کاتێ شەو و ڕۆژ لەگەڵ من بوو منەوە ئەمزانی براینا بەڵام دەرچوو دژمن بوو نەفرەت دەکەم لەو دۆستەی لەگەڵت درۆزن بوو نەفرەت بکە لەو دۆستەی لەگەڵ تا درۆزن بوو تێگەیشتم لە قسەی ڕوونت من ببوون و نەبوونت ئیتر من خۆشحاڵ نابم گیانە بە تەلەفونت کەچی ڕانەهاتوومە من لەگەڵ ڕانەبوونت حاڵم بە حاڵت نەبێ ئەمن لە دەست دەرچوونت حاڵم بە حاڵت نەبێ ئەمن لە دەست دەرچوونت حاڵم بە حاڵت نەبێ ئەمن لە دەست دەرچوونت میران ئەمن خۆشحاڵم کاکە ئەمڕۆ ببوونت هەزار جار لێت پیرۆز بێت ڕۆژی لەدایک بوونت پێم ناڵێن تا کەیواوم هەر خەندە تا عەزاڵم ئەو کاتەم لەلا خۆشە هاوڕێ پێچی شەرابم ئەی ساڵکی وەرە بۆم تێکەو نازانم بۆ مەزنابم هێند و تەنگ و خەمبارم دایمە لەسەر عەساڵم بەواشیانی دەناڵم مەگەر بە مەستی تاڵم ئاوارە و دەربادەرم دوورم لە داک و بابم ئەی چارەی دێم نەماوە ئیدی بەرەو چێرابم بۆ مەند و کاوانی دەبێ لە خزمەت تاوم یادی کارزان سەیداوەی دەبێ لە خزمەت تاوم دەستم خستە سەرمەلی پێی وتم دەستت لادا وتم هۆگرت بوومە ئەلەم کۆڵانە لادا وتی گیانە ببوورە کۆڵادا پڕچە لادا وتی حەڕام زادەنا کەینێ ئەوە ئەولادا وتی پیر بووی نەماوی کەون بووی وەکولادا وتی پیر بووی نەماوی کەون بووی وەکولادا وتی پیر بووی نەماوی کەون بووی وەکولادا کاکە میران هاتووە بۆ تۆیە عیلمیلادا لەگەڵ مامە توانامە لەگەڵ مامە توانامە بۆ میرانە ئەو یادا یاخوا تەمەن درێژبی میران بە خانە وادا مامە توانامە